سڵاوتان لێ بێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە نیمەڕۆی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. گیان لە دەستانی ژینگە پارێزێکی خەڵکی جوانڕۆ بەهۆی ڕووداوی هاتۆچۆ، بایکوتی دەوام لەلایەن کارمەندانی دەوڵەتی لە سلێمانی، ناڕزایەتی بەندکراوانی زیندانی قزل حیسار دژ بە کوشتنی ئایدین شەریعەت مەدار، هەڕەشەی کومیتەی انزباتی کارخانەی هێبکۆی ئەراگ لا کرێکاران، ئیعدامی ڕۆژانەی بەندکراوان لە ئێران و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئەمریکا و ئۆتریش. گیان لە دەستانی ژینگە پارێزێکی خەڵکی جوانڕۆ بەهۆی ڕووداوی هاتۆچۆ. ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان ژینگە پارێزێکی ناسراوی خەڵکی جوانڕۆ بە ناوی ئاکۆی یاری لە جادەی ڕوانسەر بۆ جوانڕۆ تووشی ڕووداوی هاتۆچۆ بوو و هاوڕێ لەگەڵ کچەکەی گیانی بەخت کرد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئۆتۆمبیلی ئەو ژینگە پارێزە لە محوەری ڕوانسەر بۆ جوانڕۆ بەهۆی خراپی ڕێگەوبان تووشی ڕووداو هاتووە. لە ئەکامیەوە ڕووداوەدا ئاکۆی یاری و منداڵەکەی کە کچ بووە بە ناوی هێلێن یاری دەست بە جێگیانیان لەدەستەوە. ئاکۆی یاری چالاکی مەدەنی خۆشناوی کوردستان بووە کە ژیانی بۆ پاراستنی ژینگە و سروشتی شارەکانی پاوە جوانڕۆ و ڕوانسەر تەرخان کرد بوو. یادی یازیزی بەرز و بەڕێز بێت. ناڕزایەتی بازرگانانی کوردستان دژ بە ناڕوونی پرۆژەی ناوچەی ئازادی بانە و مەریوان. بەپێی زانیاریەکان بازرگانانی کوردستان لاز ناڕوونی 10 ساڵەی پرۆژەی ناوچەی ئازادی بانە و مەریوان ناڕازین و دەڵێن سوودی سنوورەکان دەڕواتە گیرفانی بەرپرسانی حکوومەت. بەوتەی ناڕازیان پشکی مامەڵەی ئەو بازاڕچە مەرزیە بۆ بازرگانان، کۆڵپەران و دانیشتوانی ناوچە سنووریەکانە و 540 میلیۆن دلارە، بەڵام مافیاکانی نێودەسەڵات ڕێگە نادەن ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. بەوتەی بازرگانانی ناڕازی مامەڵەی ئازاد لە سنوورەکان هەم بە قازانجی دەوڵەتەوە هەم بە قازانجی خەڵکی ناوچە سنووریەکان و گەشەی ئابووری، کولتوری و کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دێنێت. کۆچکردنی دوو شاعر و نووسەری کورد بۆ دەرەوەی وڵات. شاعر و فەرهەنگنووسی کورد سەحەر موعێزی و کوڕە نووسەرەکەی بە ناوی پوریا سادقی دوای ماوەیەک لە نادیاری چارەنووسیان بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات ئێرانیان بەجێهێشت. بەپێی زانیاریەکان مانگێ لەمەوبەر سەحەر موعێزی و کوڕەکەی بۆ تاران سەفەریان کردووە و لەو کاتەوە چارەنووسیان نادیار بووە. بنەماڵەی ئەو دوو نووسەرە ڕایان گەیاندووە کە سەحەر و پوریا گەیشتونەتە شوێنی ئارام و دۆخی تەندروستیان باشە. سەحەر موعێزی هەوڵاتی خەڵکی سنە و یەکێک لە کەسایەتیە دیارەکانی بواری ئەدەب و فەرهەنگی کوردی و خاوەنی چەندین بەرهەمی وەکو فەرهەنگی پازار، فژین، ڕێنووسی ئەوین و نەرم ئامێری ئەلفوبێ بۆ فێربوونی زمانی کوردیە. نابراو هەروەها زیاتر لە 13 کتێبی منداڵانی لە زمانەکانی دیکەوە وەرگێڕاوە. هەروەها پوریا سادقی خوێندکاری زانستی کامپیوتر و نووسەرێکی گەنج و خاوەنی بەرهەمەکانی ڕۆمانی شعری لە خاترا و ئاوێنەی ئاشقان و ڕۆمانی ئەگریجەکانە. بایکوتی دەوام لەلایەن کارمەندانی دەوڵەتی لە سلێمانی. ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان کارمەندانی دەوڵەتی لە پارێزگای سلێمانی دژ بە نەدانی موچەی مانگی مەی دەستیان لە کار کێشا و مانیان کرد. بەپێی راپۆرتەکان کارمەندانی ژمارەیەک لە ئیدارە دەوڵەتیەکانی پارێزگای سلێمانی لە ناڕزایەتی بە نەدانی موچە و دیاری نەکردنی کاتی دیاریکراو بۆ پەرداختی حەقدەستەکانیان مانیان گرتووە. مانگرتوان بە میدیاکانی هەرێمیان وتووە کە تا موچەکانیان نەدرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان و درێژە بە مانگرتن ئەدەن. هێرشی شۆڕژگەرانی بەلوچ بۆ سەر ئۆتۆمبیلی سەرکوتگەرانی ڕژیم لە چابەهار. بەیانی ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگەری بەلوچ دەیان ئۆتۆمبیلی سەربازی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیان لە گاڕاژێکی شارۆچکەی نەوبەندینیانی سەر بە شارستانی چابەهار سووتاند. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئازادیخوازانی بەلوچ سەرەتا پاسەوانەکانی ئەو گاراژەیان چەک کردووە و دوجار ئاگریان لە ئۆتۆمبیلی سەربازەکانی حکوومەت بەرداوە. بە دوای ڕووداوەدا هێزەکانی وەزارەتی ئیتلاعات و ئیتلاعاتی سوپای پاسداران چوونەتە شوێنی ڕووداوەکە و پاش کۆکردنەوەی ئۆتۆمبیلەکان گاراژەکەیان پلۆم کردووە.
ناڕزایەتی بەندکراوانی زیندانی قزل حیسار دژ بە کوشتنی ئایدین شەریعەت مەدار. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان بەندکراوانی ڕاگیراو لە بەندی سێ زیندانی قزل حیساری کەرەج دژ بە کوشتنی بەندکراوێک بە ناوی ئایدین شەریعەت مەدار لەلایەن هێزان انتزامیەکانەوە ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان ئایدین شەریعەت مەدار پێش کوژران دژ بە پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان دەستیدا بووە مانگرتن و تووشی خوێنبەربوونی مەعدەب بوو. ڕۆژی شەممە 17 جۆزەردان ئەو بەندکراوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان ڕاگوێزرا، بەڵام لە کاتی هەڵاتندا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە درایە بەر دەستڕێژی گولە و کوژرا. ڕۆژی سێشەممە هاوبەندیەکانی ئایدین لە نێو مەحوەتەی زیندان مانیان گرت و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. هەڕەشەی کومیتەی ئینزباتی کارخانەی هێبکۆی عێراق لە کرێکاران. بەڕێوەبەرانی کارخانەی هێبکۆی عێراق و کومیتەی ئینزباتیە و شرکەتە لە کردەوەیەکی نایاساییدا هەڕەشەیان لە کرێکاران کردووە کە ئەگەر بابەتی ڕەخنەگرانە لا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بکەنەوە سزا دەدرێن. کردەوەی نایاسایی بەرپرسانی شرکەت لە حاڵێکدایەکە کارخانەی هێبکۆ ساڵانێکە گیرۆدەی گەندەڵی بووە و لە چەند مانگی ڕابردوودا حەقدەستی کرێکاران بەردەوام دواخراوە. کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە لە دەیەی نەوەدی هەتاوی دزی بەڕێوەبەرانی شرکەتیان ئاشکرا کردبوو، بەڵام لە جیاتی تاوانباران کرێکارانی ناڕازی بێکار و سزادرا. گیانبەختکردن و برینداربوونی 8 کرێکار لە 3 ڕووداوی کار لە ئێران. لە ئەنجامی 3 ڕووداوی کار لە شارەکانی ئیسفەهان، بەندەردەیر و ڕۆبات کەریم 5 کرێکار گیانیان بەختکرد و 3 کرێکار ژەهراوی و بریندار بوون. بەیانی ڕۆژی چوارشەممە تەقینەوەیەک لە کشتێکی هەڵگری متانۆل لە بەندەردەیر ڕوویداوە بەهۆیەوە 3 کرێکار گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەیش بریندار بوون. لە شاری ئیسفەهانیش ئەندازیارێکی ژن لە کاتی چاودێری بینایەکی نیوەکارە بەهۆی بەربوونەوە بۆ نێو چاڵی ئاسانسۆر گیانی بەخت کرد و لە شاری ڕۆبات کەریم هەروەها 2 کرێکاری کەندنی کارێز تووشی گازگرتووی بوون و لە ئەنجامی ڕووداوەدا کرێکارێک گیانی لەدەستا و کرێکارێکی دیکە ژەهراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. ئەعدامی ڕۆژانەی بەندکراوان لە ئێران. بەیانی ڕۆژی چوارشەممە 21 جۆزەردان حکمی ئەعدامی 5 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانەکانی قزل حیسار، مەلایەر و زەنجان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی ماپی مرۆڤی ئێران 4 بەندکراو بە ناوەکانی ئەردەشیر سوڵتانابادی، مەسعود ناسری، سەجاد مرادیان و میرزا مراد ڕەزایی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قزل حیسار و زەنجان ئێعدام کراون. هاوکات سزای سێدارەی بەندکراوێک بە ناوی مستەفا حاجی بابایی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی مەلایەر جێبەجێکراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر 6 ژنی بەهایی لە هەمەدان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دادگای ئینقلابی هەمەدان سزای 38 ساڵ زیندانی بەسەر 6 ژنی بەهایی خەڵکی ئەو شارەدا سەپاندووە. بەپێی ئەو راپۆرتە 6 ژنی بەهایی بە ناوەکانی زەڕیندۆخت ئەحەدزادە، ندا موحبی، فەریدا ئەیوبی، ژاڵە ڕەزایی، عاتفە زاهێدی و نورا ئەیوبی بە تۆمەتەکانی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت سەرجەم بە 38 ساڵ و 11 مانگ زیندان مەحکوم کراون. کوژرانی 2 ژن لەلایەن هاوسەرەکانیانەوە لە کەلاردەشت و کەرەج. ڕۆژانی دووشەممە و چوارشەممە واتە 19 و 21 جۆزەردان 2 ژنی خەڵکی شارەکانی کەلاردەشت و گوڵشاری کەرەج لەلایەن هاوژینەکانیانەوە بەرچەقۆ کوژراون. بە وتەی پۆلیسی کەلاردەشت، پیاوێک بە بیانووی کێشەی خێزانی بە چەقۆ هاوژینەکەی کوشتووە و هەڵاتووە، بەڵام پاش 24 سەعات لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. لە گوڵشاری کەرەج پیاوێکی دیکە بە هەمان بیان و ژنە تەمەن 31 ساڵانەکەی کوشتووە و بە دوایدا دەستی داوەتە خۆکوشی و مردووە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئەمریکا و ئۆتریش. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە واشنگتۆنی ئەمریکا و شاری ڤین لە ئۆتریش دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هاوکار لەگەڵ کارزاری سێشەممانەی نابۆیەدام، ئێرانیانی ئازادیخواز لە ئەمریکا و ئۆتریش دژ بە ڕژیمی جنایەتکار ئیسلامی خۆپیشاندانیان کردووە.
بەشداربوونیە و دوو چالاکیە با بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بێعدام خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە کۆمەڵکوژی بەندکراوان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوون. و ڕێپێوانی بنەماڵەی سەربازانی ئیسرائیلی دژ بە نەتانیاهۆ دووەهەوە. ڕۆژی چوارشەمە 21 جۆزەردان بنەماڵەی کۆمەڵێک لە سەربازانی ئیسرائیل بە ڕێپێوان لەسەر شەقام دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ دروشمیان بەرز کردەوە خوازیاری کۆتایی هێنان بە شەڕی غەزە بوون. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە دەیان کەس لە دایکانی سەربازانی ئیسرائیلی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم لە ئەلجەلیلەوە بەرەو تەل ئەڤیڤ ڕێپێوانیان کرد و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ئازادی هەموو دیلەکانی دەستی حەماس بوون. هاوکات ئەرتشی ئیسرائیل درێژای بە هێرشەکانی بۆ سەر غەزە داوە و لە ئەنجامی بردومانەکاندا ڕۆژی چوارشەمە 4 فلستینی گیانیان لەدەستاوە و 90 کەس بریندار بوو. بەڵێ عەزیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.